لەگەڵ کامێرامانی هاوکارم سەردانی یەک بەیەکی دوکاندارە کارەباییەکانمان کرد بۆەوە دەستخستنی چرا یان فانۆزێک تاکو وەکو شەوی یەکەمی بێکارەبایی لە تاریکیدا ڕۆژ نەکەینەوە. بەڵام تەواوی هەوڵەکانمان بەهۆی بوونی خواستی زۆر لەسەر ئەو دوو بەرهەمە قەییمەی کوردەواری بێ ئاکام بوو. هاوشێوەی منیش وا دیارە دەیان هاوڵاتی لە گەڕان بۆ چرا و فانۆس بەدەستی خاڵی گەڕاونەتەوە. گەڕاوینەتەوە بۆ دواوە بۆنەوە یەک بۆ فانۆزە گەڕێم. ئەوە عەقڵی سیاسیەکە لە وڵاتە بەڕێوە بە دەستی کەوت؟ ناوەڵڵا نەوەڵا دەسم نەکەوت. ئەڵێ چی دوکاندارەکان؟ دوکاندارەکان ئەڵێ دانەیەکم هەیە لە ماڵەوە بۆ تۆحفەیە دەیەوێ بیفرۆشێتەوە، نرخێکی باشی لەسەر دانێن. کارەبایی وای لێ کردوین کە هانا بەرینەوە بۆ شتانی کە لە ڕابردووە بەکارمانەهێنا بۆ نمونە چرا بۆ نمونە لۆکز مۆم ئەو شتانەی کە لە شووترا بەکارمانەهێنا. ئێستا هاتووم بۆ کڕینی ئەوە تام دەخە دەسم نەکەوتوو. ها فانۆزێکم کردو کابرا شکاوە یا مێتێبەزاتی خۆم شۆ هەڵم نەها هەڵم کردو ڕۆژی دوکانارەوەی لە بنی مەخزەنەکەی هێنەوە بۆ ئەم بێکارەباییە کەس ئەوەت هینینێ ڕاوەسی هەتاکو نەکارەباکەیەتوانی بۆ شەیەک و دوانە هەموو زەرر لە خۆیە. دوێنێەوە گەڕێم دەستمان نەگۆی ساڵێن لە دارستاوەکە خواب بگا لەوێش دەستمان کردوە چرا بەنەوە ئیشکا ناوەڵا دەستمان نەگۆتەوەی سەد جومعی شەخوازانە دەستەگۆیان نا کارەباش نییە بڵێن شەحنێ شانیش داگرسێنی شانی تیا نامێنێ بەچی شەحنەکەیتەوە. فرۆشیاران دەڵێن ئەو چرا و فانۆسانەی لە کۆکاکانیان بوون سەرجەمیان بە 4 هێندەی نرخی پێشوو فرۆشراون و بازار خاڵدیە لە چرا و فانۆس. فانۆس؟ ناوەڵانی ئەی نییە دوێنێ هەبوو دوێنێ بە 6,000 بوو ئەمڕۆ بە 18,000 نارەوەڵە دوێنی چۆتە سەر لە بەیانیان زانم 50,000 فانۆس نییە ناوەڵانی ئارەوەڵانی بە 20 دەستە ناگرێت. دوای بێهیوابوونی هاوڵاتیان لە دەستکەوتنی چرا و فانۆس پەنایان بدە بەر مۆم بەڵام ئەویش بە هەمان دەردی چرا و فانۆس ڕۆیشت و هەم نرخەکەی بەرز بۆتەوە هەم وەک پێویست دەست ناکەوێت. بۆ ڕۆژی لەدایک بوون و بۆ نەکام و ئێستا زۆر زیاتر ئەمڕۆ زۆر زیاتر فرۆشتووە هەر ئەمڕۆ دوێنێ. بە ناچاری هەمووان ڕوویان کردوتە لای شەحن و دەڵێن کارە باش نییە ئەم ئامێرانەی پێبارگاوی بکەینەوە. وڵای تا حدێ زۆر بووە جاران کەس لێ نا بسیێسە زۆر بوو بۆ نێم بێکارەباییەوە گەڕەشی وایە نییە گەڕەشی وایە 2-3 ساعت کارەبایە مەجبورە بیکڕێ. لە کاتی گەڕانەوە شتێبینی ئەوەم کرد وەرشەکانی چاکردنەوەی مۆلیدە جمەیان دێت و خواست بۆ چاکردنەوەی ئەو ئامێرانە بەهۆی نەمانی کارەبای نیشتیمانی زیادی کردووە. وەڵی زیای نەکردووە بەس ئەمڕۆ زیای کردووە ئەویش لەبەر بێکارەبایی ئەگینا زیای نەکردووە ئەگینا چەند وەختەیە ئێمە هەر دانیشتوین. هۆکاری دروستبوونی ئەم قەیرانەش دوای هێرشە درۆنیەکە بوون بۆ سەر کێڵگەی کۆرمۆر و لە 180 کارەبای هەرێم کوژایەوە. بەهۆی هەڵوەشانەوەی گرێبەستی حکومەتیش لەگەڵ خاوەن مۆلیدەی گەڕەکەکان خاوەن مۆلیدەکانیش ئامادە نەبوون کارەبا بۆ هاوڵاتیان هەڵبکەنەوە. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پایان سلێمانی.